فينا رزدار او دمو حمودا مي باش هیوادار مر باش و بمگەێنن بە ڕووناکی لەوێ هەتاو چاو لە یەک نانێ لەوێ جەوار ڕاناوەسێ و لە ڕێ عەشقا سەردائەنێ وەکو کۆتر ئاشتی خوازن ئەوینداری گەل و خاکن دژی جەنگ و ماڵ وێرانین مرۆڤ دۆست و داوێن پاکن کڵاو ڕۆژنەی بەر خوددانن داهێنانیان ڕێڕاستیا شەبەنگێکی نوێ بوونەوەن دژی زوڵم و شێردەستیە بمگەێنن بە ڕووناکی لەوێ هەتاو چاو لە یەک نانێ لەوێ جەوار ڕاناوەسێ و لە ڕێ عەشقا سەردائەنێ وەکو کۆتر ئاشتی خوازن ئەوینداری گەل و خاکن دژی جەنگ و ماڵ وێرانین مرۆڤ دۆست و داوێن پاکن تماشان نجا جا کردن دم باش هیوادارم باش و ساو سلامت که خوش بن امجی که خوشن کجا کردن ده برنامه که یدن ده تایبتی ده خدمت توی رزدار دانه برنامه ما یا ایرو بینا برنامه دنین گله که تایبتی برنامه که سر سال روزا ترورا ریبرین او دار کورس شهید دکتر عبدالرحمن قاسملو حوالم بی لبری کو ام برنامه قدس بکن مخابن و هودم کو مخا آماده ذکر بو پیشکش کرنا اوی برنامه توی میوان رزدار مجارا ایرو دیسان خبر کی گلک نخواش لکردستان و گشت دست ما کو مخابن دیسا پیشمرگک خبرکار کی ریا رزگاری کردستان ایرو لباشوری کردستان به دست تروریست کمر اسلامی ایرانی شهید بید پیشمرگی و جاره شهید سیامند شابوی کو لباشوری کردستان جالی کمارا تروریستین کمر اسلامی ایرانی و گوری آگاداریا هاتیا شهید کردن بری چند روز اجده پیشمرگی دن شهید ببون دو سال دیاره دستگاه تروریستی کمر اسلامی ایرانی لخنا کردن و بشیوه کردن دیسان دست کاریخا کریان هیوادارم علی پیوندیدار زودتر حول بدن بونا ساندن نوان تروریستانه او کارو شیگه کو پیدویه پیوی سلوی باریده بکن و امجی تاوی همو خباتکارین دن سرخاشی و سرشاغی دبیجنه مالبات اوی شهیدیان رزدار حوسنگر رزدار و سرساغی بو مالبات آوان و همو خوخاتی و حوسنگری بی پینر رزدار 13 ژوئیه آنکو به کردی 22 پوشبر روزی که جوان روزی نخاش و تاریخ کم جواکا کردی او لدیرو کو میجویا کرد و کردستانی ده جبر کو به 13 ژوئیه یا 22 پوشبر سال 1989 ده رهبر کی ناوداری حزب کرد شهید دکتر عبدالرحمن قاسملو سکرتری گشتی ویدمی حزب دموکرات کردستان ایرانی و کاک عبدالله قادری ازدر اندام کمیته نواندیا ویدمی حزب دموکرات کردستان ایرانی و نونری حزبی لدر و یولات تبی ازل رسول خلکی باشوری کردستانی جالین نونرین کمار اسلامی ایرانی کو به بانا گوتبه جو دانستاندن لسر پرسا کرد و آشتی برنشت بون لی بکار تروریستی خواه او نونرین کرد شهید کرد او لبی روژی و روژا ویت او ترورا بیا حتانی ایرو همو ساله
لدروي كردستاني وناو كردستاني بتايبتي بچالاكين جور بجور أو روجا تي ببيراني أوان شهيدات إن بيراخا وبتايبت لسر بيرو هزرو توني دي تني تايبت من دي شهيد ناوداري كور شهيد دكتور عبد الرحمن قاسملو باستكن قالك قوتن هاتنا كرن قالك نويس هاتنا نويسين قالك فيلم ودوكومنتار هاتنا تشكرن ولوان شلو سي سالان دا ببرسيو 4 سالان دا لي اوكو مجارة إيصال هنك زدت تايبت من تردكا لبرويكو لروجحالاتا كردستاني او لإيراني إيصال شورش بأوايا كي دن داس بيكر اگر شورش كي دن كو بكشتنا كچكي كرد جينا اميني لباجار ساقزة كردستاني داس بيكر فاشقلي اوي اگري گهشتا حمو جين إيراني وبقرا گهشتا گشت جهاني جي بو اما حذكر باريكاريا عندك ميوان وحوالا مجارا ما بجاري لسروين ديبا البروكو لشورشا جيان آزادي دا بيرو بوچون وهزر وديتن ونيرين شهيد دكتور عبد الرحمن قاسم قد غريب لنا ما حذكر لبشتي أبي حيامي بشتي 1 سالان دا لباردوخا استا روشن هايا كردستان وإيراني دا قوتو بيجو دان ساندن كبا سانقاندن كبا لسر بيرمنديا أبي شهيدي مازن وفكرو بوچونو بيرو هزرين وي شهيدي وباردوخو روشانها بوچان هاو دكرن وميوان ما چان حال دسنگين امي قلت بيجي بكن باريكاريا چند ميوان ريزدار كاك اقبال سفري بورا برسي اندامي جواتا گشتيا نتويا رجالاتا كردستاني وكا ريزدار توبا الياسي چالکوان سیاسی و واری جنان و چالکین جواکی و سیاسی رزدار کاک آکو الیاسی چالکوان سیاسی شاعر و نویسکار رزدار کاک مجید حقی چالکوان کی سیاسی و جواکی و یک کلا آمدکار و بری و برنامه‌ش ببی او که دم دست خاطر خینن ارزی بسیاری که گشتی لهر چار میوان و هر چار آمدکار و برنامه و او هولانا بكم بسيار قشتيا بسيارة يكي بنا بكرتي من باسكر لسر او روشا نها روشا تايبتي لباشوري كردستاني الببورن لروجحالاتا كردستاني والإيراني شورشا جان آزادي بيرو بوچونو ديتنو هزرين شهيد دكتور عبد الرحمن قاسملو لقال وير روشي لقال اوي باردو خانها ونشان هل دسنگينن امي تبي كاك اقبال داس بكن رزدار كاك اقبال بخير بكلام كان زۆر سپاس کاک مێران ڕێز و حرمەت بۆ خۆت و بۆ هەرسێک میوانە بە ڕێزەکەت کاک دکتۆر مەجید تاتی توبا ئەلیاسی و هەروەها کاک ئاکۆ ئەلیاسی پێشەوەی من بمەوێت لەسەر نەمر دکتۆر قاسملو قسە بکەم پێم باشە ئاماژە بە بابەتێک بکەم کە کەمتر ئێمە وەکو کورد لامان لێ کردوێتەوە بە باوەڕی من ئەوەی کە کۆماری ئیسلامی ڕژیمێکی تۆرۆریستە هەتا ئێستا سابەتی کردووە وایە و بۆم وایە بۆ خۆی پەشیمانیە لەوە کە ڕژیمێکی تۆرۆریستە بەو بە سەراحەت ڕاگەیاندەوە ترۆر دەکا لە دەرەوە خەڵک ئەڕفێنێ بەدەیان جۆر لە ناوبردنی فیزیکی لە وڵاتە و لە دەرەوەی وڵات لە چالاکانی سیاسی و چالاکانی بواری کۆمەڵایەتی لە چالاکانی بواری ژینگە بەڵام بە هەموو ئەوانەی چەوە دکتۆر قاسملو کە وەک کەسێکی هەڵکەوتوو لە بەشی ڕۆژهەڵاتی کوردستان جمهوری ئیسلامی لە ئێمەی باشتر ناسی بوو ئەنی ئەگەر جمهوری ئیسلامی لە ئێمەی باشتر نەناسی بە فکرم لەوەدا نییە ئەو ترۆرەی بەو جۆرە بەو ئاسانیە نەدەکرد چون لە ئێمە باشتر ناسی بووی چونکە دەیزانی بوونی دکتۆر قاسملو کەسایەتیەکی ئاوا نفوزی وا هەم لە ناو بزوتنەوەی کوردی لە هەموو بەشەکانی کوردستان و هەم لە ناو بەشەکانی دیکەی ئەوەی پێ ئەڵێن ئێران یا مەملەکەتە مەحروسە بە بەلوچ و بە عەرەب و بە تورکمەن و بە پێکهاتەکانی دیکەوە دەیتوانی نەقشێکی یەکجار زۆر گرنگ بگێڕێت هەروەها بۆ کۆکردنەوەی هەموو ئۆپۆزیسیۆنێک کە باوەڕیان بە
فرەنەتەوەی بوونی ئەو مەملەکەتە معروفە هەیە. بۆیە دەستی برد بۆ ئەو جنایەتە بۆ ئەو ترورە کە دەیزانی دکتۆر قاسملوو دەیتوانی نەخشێکی یەکجار زۆر گرنگ بگێڕێ. بۆیە لە ئێمەی باشتر ناسی، لە ئێمەی کورد ئێمە بۆ خۆمان گلەیمان لەسەرە بەو جوورەی کە ئەوان دەیان ناسی بەڕاستی ئێمە نەمان ناسی. بۆیە من پێم وایە کەسایەتیەکی وەکو دکتۆر قاسملوو چه ئێستا تاریفی بکە، پێیا هەڵبڵێ چه ڕخنە بگرە لە کۆمەڵێک لە ئەو بابەتانە، یەکی لەوانەی ئەو دڵپاکی، یەکی لەوانەی کە ئاوە بە سادەیی بەرخوردی کرد بە جمهوری ئیسلامی، هیچ لە کەسایەتی ئەو کەم ناکاتەوە. من پێم وایە ئەگەر ئێمە بشکەلەوەی کە ئێمە دەزانین لەو چه کەسایەتیەک بوو، ئەگەر ئاماژە بە خاڵە لاوازەکانیش بکەین لە پەیوەندی لەگەڵ ئەو هەڵس و کەوتەی لەگەڵ جمهوری ئیسلامی کردوویەتی، پێم وایە هیچ ئشکالێکی نییە و هیچ لە کەسایەتی دکتۆر قاسملوو کەم ناکاتەوە. حتمەن لە پرسیارەکانی داهاتوودا دەچینە سەر ئەو بابەتە. گەلێک سپاس ڕێزدار کاکێ ئیقبال. پرسیار توبا ئەلیاسی لە یەکێک لەوان تایبەتمەندی شەهید دکتۆر عەبدوڕەحمان قاسملوو دەمە باس دەکرد کەسێک کۆ زێدە گەلێک حەوڵدا بۆ وەکەوی ژیانە وەکەوی ژیانە ژنومێر و پێکوەبوون بگشتی و باەتێکی تایبەتی بە ڕۆڵە ژن لە ناو جواکێدا. شورشە ژن ژیان ئازادی بخوا هەلگەری هەموو ئەوان تایبەتمەندیایە تا بەرسیەوە گەلێک پرسیارە هەڵ دەدە. لێ بیر و بۆ چۆنە شەهید دکتۆر قاسملوو دوی واریدە ڕەوشە شورشە ژن ژیان ئازادی ئالیێ ژنێکی کوردە دەچەوە تەماشا دەکەین. سەرەتا سڵاو و ڕێزم هەیە بۆ بینەرانی ئەو بەرنامەیەوە، سڵاوە نێرم بۆ ڕۆحی پاکی شەهید دکتۆر قاسملوو و هەموو شەهیدانی ڕێگای ڕزگاری کورد و کوردستان و بەتایبەتی شەهیدانی شۆڕشی ژینا و ئاخرین شەهیدێک کە ئەو ڕۆ بەدەستی تروریستانی کۆماری ئیسلامی ئێران لە باشووری کوردستان شەهید بووە. لە پەیوەندی لەگەڵ پرسیارەکەتاندا کاک میهران، بە بڕوای من هەمومان باشە زانین کە دکتۆر قاسملوو بڕوایەکی یەکجار زۆری بە عەداڵەتی کۆمەڵایەتی هەبووە و هەمیشە وتوێتی ئێمە سێ شێوە لە خەباتمان لە پێشە، یەکەمیان خەباتی نەتەوایەتی، دووەم خەباتی چینەتی و سێم دەستەبەرکردنی ئازادی. و من بەش بە حاڵی خۆم لەو دەستەبەرکردنی ئازادیە هەموو ئازادیەکانی مرۆڤ، ئازادیەکانی ژنانیش لەوێدا زۆر بەڕوونی ئەبینمەوە و پێم وایە کە دکتۆر قاسملوو لە هەڵسوکەوتەکانیدا و لە وتەکانیدا و هەمیشە لە نێو حیزبی دموکراتدا ئەوەی سەرماندووە کە هیچ کۆمەڵگایەک بێ ئازادی ژنان ناتوانێت ببێت بە کۆمەڵگایەکی پێشکەوت و ئازاد. هەر بۆیە هەمیشە لە هەڵسوکەوتەکانی خۆیدا جەختی لەسەر ئەو بابەتە بەوردی کردوێتەوە و ژنانی هانداوەکە وتوویەتی بۆ ئەوەی بتوانن ئازادیەکانی خۆتان دەستەبەر بکەن، ئێوە پێویستە لە پیاوان زۆر زیاتر بدەن و زۆر جاریش ئاماژەی بەوە کردو وتوێتی ئەگەر هەتا ئێمە ڕۆژێک خەباتی نەتەوایەتیشمان بە ئامانج بگا، ژنان خەباتێکی دیکەیان لە پێشە، ئەویش ئەوەیە کە خەباتی ڕەگەزی بکەن و بتوان مافەکانی خۆیان لە کۆمەلگای کوردستاندا دەستبەر بکەن. جار بۆیە ئەمان گەێنێ بەو قەناعەتەی کە بەڵێ لە شۆڕشی ژن ژیان ئازادیدا ئێمە بە تەواوی واتە ئەمان بینی کە ئەم شۆڕشە چینی ژنان ڕێبەرایەتیانە کردوە، ڕۆڵی کاریگەریان لەم شۆڕشەدا ئەگێڕا و ئەم خەباتە و ئەم شۆڕشە بۆ لە بردننی هەموو ستەمەکان سەری هەڵدا و ستەمی ڕەگەزیش یەکێک لەو ستەمانە بوو کە شۆڕشی ژن ژیان ئازادی زۆر هەوڵی بۆ ئەداوە کاری لەسرە کرد و ژنانی بە تەواوی هێنا بووە مەیدانەکە و ژنانی هێنا بووە سەر و باوڕێکە بەبوونی کۆماری ئیسلامی ئێران ئەوان ناتوانن ژیانێکی دادپەروەرانیان هەبێ لە ژێر سایەی
یاسای کۆماری ئیسلامی ئێراندا کە یاسایەکی بە تەواوی دژە مرۆڤ و دژە ژنە. جار بۆیە ئەتوانین بێژین ڕوانگەکان و جیهانبینیەکانی دکتۆر قاسملوو لەباری عەداڵەتی کۆمەڵایەتی و بە تەواوی ئێمە لە شۆڕشی ژن ژیان ئازادی ئەمان بینیوە هیوادارین هەرواش ئەو شۆڕشە دیسان دەرفەتی ئەوەی بۆ هەڵبکەوێتە سەر هەڵبداتەوە ئێمە بتوانین مەرگ و نەمانی کۆماری ئیسلامی ئێران بە چاوی خۆمان ببین. gelek spas demxweş بۆ ئاگاداریە بینەری ڕێزدار تەماشەوان و کەسێک و هاتنی لە ژۆرێ جۆربەجۆر لە سوسیال میدیا جۆربەجۆر لە تەماشا دەکەن ببورن ئەم تێکسێوا دەبینن مخابن بەرکیان پێرە نەگیژن باسی هەموو تێکسێوا بکەن بە تایبەت سلااو و ڕێزێک وەشاندنە دەستخاشی وەشاندنە دەستێواژی خۆشپاس سپاس بەشداریە وەرەژیک و ئەوم بمەرەنە بۆ ئاگاداریە بەڕێزان ئەو بەرنامە هەوکات و زندیە لە ژیالیە تۆرە میدیایە ژینە میدیاوە تێ پێشکەشکردن بە هەمکاریە کانالا ما 24 ئینت لە gelek aliyên gelek kanalên medyayê de rasta xaba awayekî zindî tê pêşkêşkirin vê kar. Belê Rêzdar Kaka Akû Elyasî her ew pirsyara destpêkê me bas kir rewşa niha o çi hikmetek heye çi sedemek heye ku bîr û hizr û rêbaza Şehîd Dr. Abdurrahman Qasimlû li şoreşa jin jiyan azadî de jî her zindî û cî xwe de bû. من سەرەتا منیش بەندۆری خۆم سڵاو و ڕێزی خۆم پێشکەشی میوانە بەڕێزەکان کارە هەباڵ سەفەری شووا خانم دکتۆر مەجیداقی و جەنابشت وەکو بەڕێوەبەری بەرنامەکە و هەروەها سەرجەم ئەو خۆشەویستانەی کە چاو لە ئێمە دەکەم سڵاویان لێ دەکەم سەرخۆشیش لە هاوڕێباز و هاوڕێگاکانی ئەو شەهیدە تازە کە کاک مەجید بازی سیامەند شابووی دەکەم سڵاو لە ساڵ ڕۆژی شەهیدبوونی دوکتۆر قاسملوو سڵاو دەنێنی بۆ گیانی پاکی من پێم وایە هێندێ تایبەتمەندی هزری و فکری لە دوکتۆر قاسملوودا بەجێ ماوە کە ئێستاش هەر تازەیە چاودێکە کەمن ئەو ڕێبەرانەی کە پاش مەرگیان بۆ ماوەیەکی زۆر لە زیهن و فکری کۆمەلگادا بمێنێنەوە لە ڕاستی داوانە قامژمێرن دکتۆر قاسم دەبێ لەو بارەوە لە بازنەی حیزبایەتی بەنەزری من باوێنە دەرێ زیاتر بوعدێکی نەتوەیی پێ بدەین چونکە بە حکمی هێندێک تایبەتمەندی کە تعریفی ئەو دەخەنە بازنەی کاریزماتیک دەمانگێتە و قەناعەتە یەکەم کەسێکی ڕووناکبیر خوێنەوار بە چەندین زمانی زیندوی دنیا ینی شارەزا بووە خوێندوێتیوە پەیوەندێکی زۆر بەرفراوانی لەگەڵ کۆڕ و کۆمەلگای ڕۆشنبیری و ئەدەبی و سیاسی و جڤاک و بزوتنەوەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دەرەوە هەبووە ئیدۆلۆژیە جۆرەجۆرەکانی خوێندووەتەوە وەکو ڕێبازی مارکسیسی کاپیتالیزمی سەرمایەداری مەسەلەی ناسیۆنالیزم لە ڕاستیدا هەمانەی هەموو متوربە کردووە دکتۆر قاسملوو لەوەش گرنگتر لەبارەی سایکۆلۆژیەوە کۆمەلگای ئێران بەگشتی و کوردستان بە تایبەتی و گەلانی ئێرانیش تایبەتیتر باش ئەیناسی و لەوەش ڕواوەتر بچین لەباری کۆمەڵناسیەوە لە ڕاستیدا ئەو کۆمەلگای ئێرانی باش ناسیەوە بۆیە زۆر ئاساییە شارەزا بووە بە داوخواز و بەویستەکانی نەکتەنها گەلێک لە ڕۆژهەڵاتی کوردستان بەڵکو هەموو گەلانی ئێران و هەموو بەشەکانی کوردستان و هەتا لە ڕاستیدا ڕۆژهەڵاتی داوەڕاستیش بۆیە زۆر ئاساییە ئەو ئامانجانەی کە ڕەنگە یەکێک لە ئامانجە هەرە سەرەکی و دیارەکانی دکتۆر قاسم مەسەلەی دموکراسی و سیکولاریزمە ئەوە لە ڕاستیدا ئاوات و خەونی کۆمەلگای مۆدێرنی ئەوڕۆیە ئەوە کردوێتی ڕێباز بۆیە پاش 34 ساڵ لە مەرگی قاسملوو 33 ساڵ دوای مەرگی ئەو شۆڕشێک بە نێوی شۆڕشی ژینا دەست پێ دەکات بەشێک لەو ئامانجانەی کە ئێستاش مەترەحە هەم لە ڕۆژهەڵاتی کوردستان و هەم لە خودی نێو ئێران بەگشتی لە ڕاستیدا هەر هەمان ئامانج و هزر و داخوازی دوتر قاسملوون بۆیە زۆر کە من ئەو ڕێبەرانەی دوو نەسڵ دوای خۆیان هێشتایی بڵێ مەسەرەن
قاسم و ڕێباز درێژەی هەیە ڕازی تا ئەمە بۆیە ئێمە ئەفسە من ناموێت ئەفسانە سازی ناکەم ئەمە حقیقەتە چونکە دوور قازم شارەزا بۆ بە مەسەلەی ڕیال پۆلیتیک سیاسەتی واقعگەرایانە ناسیۆنالیسمێک نەبووە کە تەناخۆی قبول بێ ئەوەی کە باسییان کردیانی هێندێک لە وتار و وێژمانی دادپەروەری دووتر قاسمدا مەسەلەی هەڵاواردنی ڕەگەزی ژن لەگەڵ پیاودا جێگەی نەبووە بۆیە هەتا وەکو ڕێبەری حیزبی وەکو سکرتێری حیزبی دموکراتیش لە ڕاستیدا ئەو بۆ چوونە پێشکەوت و خوازانی خۆی هێناوە لە بەرنامە و سازنامەی ئەو حیزبە دایناوە نەهادینەی کردووە ئەوە لە پێشدا پێی دەڵێن ینی گۆشکردنی کۆمەلگا بە شێوەیەکی ئیڤۆلوسیۆن ئەوەی کە تێ دەڵێن تەکاملی تەدریجی یا گەشەی پێ بە پێ وە کۆمەلگای بێرانە بۆیە زۆر ئاساییە دوتر قازم باوەڕێکی زۆر قوڵی بە مافی وەکو یەکی ژن و پیاو لە نێو کۆمەلگادا هەبووە و زۆر ئاساییە ئەو بۆچوونە بۆچوونێکی ئەو ڕۆیە سەردەمیە ڕەنگە چند ساڵەوە پێش قازم باوەڕی بە ئەسڵانە بوو بۆیە ئێستاش بەشێکی زۆر لە ویستەکانی دوتر قازم ویستی کۆمەلگا و نەسڵی ئێستانیانی دوو نەسڵ پاژمەرگی خۆی پێیان وایە ڕێبازی قازم و ڕێبازێکی دروستە بۆیە ینی بەپێی ئەو پێوەرانە ئێستا دوتر قاسم هێشتا ڕێبەرێکی زیندوو و هەر کاریزماتیکە و زۆر لە پرەنسیبەکانشی ئێستا لە فەرهەنگی شۆڕژگێڕانەی خەڵکی کوردستاندا نەهادی نەبوو. بەڵێ gelek spas ئاکو ئەلیاسی پرێزن تازە هاتنی ناو vê بەرنامە ما بە ڕێیا تۆری میدیاییدا دەستێ بە خۆش بە gelek خێر بێن سەر چاوا سپاس بۆ ئەو تێکستی کە هونجی دنووسن ماڵاوە ئەوە و بەوی ئەوەی ئونجی بەمەرە باشدارن هەڵپۆڕی vê بەرنامێنە ڕێزدار کاکی دکتۆر مەجید حەقی هەر ئەو پرسیارە یەکەم ڕەوشانەها پشتی شورشا ژن ژیان ئازادی و دیتن و نێرین و بیر و هەزا دکتۆر قاسمی کەرەم کە gelek spas ji we re ez spasiya vetiyem û spasiya beşdarên ve û mêwanê vetiyem sersaxiyê dibêjim me bo malbat û hemû xelkên Kurdistanê bi hegera şehîdê me yê dawiyê ku îro destê terorîstî Komara İslamiya Îranê şehîd ket û ew şehîdin ku heftiya derbas bû eyniya derbas bû jî mixabin du kes ketine ber tîrê terora Komara İslamiya Îranê li rastî da em dişên ez bawerim di ber Kurtiya bernameya dibît Kurtiyem em dişên vê meselê bi wê awayî berçav bikin ew nirx û biha ew erzişên ku Qasimlû nûnerî dîkir xeba jî bû dikir ew erziş û nirx û biha ne ku bêtemenin bi wê awayî ku mesela demokrasiyê mesela mafî diyarîkirina şarenûsê mesela vekheviya civakî mesela pêşveçûna abûrî û dadperweriya abûrî û civakî ew meselene ew meselên ku vekê bingeh Dr. Abdurrahman Qasimlû li têza Kurd û Kurdistana xwe de piştî hîngî li nivîsînê xwe de vekî bingeh xebat bû kiriye û pêşerojek bîniye pêşerojek ku tê de Kurdistan an bêjin di çarçova Îranê de Îranek hebîtin ku êrê de demokratîk bîtin ve bawerî bi firarengî, firarçandî, firazmanî û firanetewîya Îranê hebû. Heman tişt piştî 34 sala şehîdketina wî li rastî de li destpêka şoreşa jin jiyan azadî da piştî şehîdketina Jîna Emînî de ew nirx û bihayên ku li Kurdistanê de nehadî nebûn ketine nav xelkê de hêdî ew nirx û biha li nav hemû xelkên Îranê de belav bîne. Yani mesela demokrasiyê, mesela firarhendiyê, firarçandiyê, mesela diyarîkirina mafê çarenûs ew ne ew tişte bûn ku li vê nifşê de tişte pêş. Dema em behsa pêşkevtinê dikin, xwastmayê pêşkevtina zanistî û pêşveçûna berdewam her wekî rêzdar ka ku Elyasî behsa geşekirina gav bi gav kir. Em divê bînin ku Dr. Qasimlû bawerî gelek mezin bi mesela pêşkevtinê hebû, mesela perwerdî hebû. Mesela wê yekê hebû ku bi şêwayeke zanist mihwer em pirsgirêê xwe çareser bikin û ber bi pêş bikin. Heman şêwê em li Kurdistanê dibînin. Îro sedî heftê û pênc li rûniştvanên Kurdistanê, xelkê Kurdistanê em rêwan bin 35 salê ye. Sedî 67 li wan xwendin nivîsîn heye. Qasê sedî 40 li wana yani de asta xwendeweriyan li ser ve dîplomê û navbera dîsans heta doktora ye. Bi vî
جوات زانستی بوی جوات خودی زانست دیاریان بدو آمانجین کو قاسملو وکو نرخ بها بخودیتن گلک آسانه و وقت هاو پیدا کردن و خومینات کردن و ریدا آسان پیدا بید بر وی که کو دیار وی کو قاسملو ایدئولوژی نبود دیار وی کو قاسملو چه ایدئولوژی تایبت بگ نینا لی دبر کو اوی باوری به جشتدا بردوام هبو باوری به که هبو کو نرخین گشتی نرخین نتوی او نرخین کدبیا ببلا سببی کو تاکتاکی اندام جواتی هاو بدرن ایلو هم دشورش جنجیان آزادی دا وی که تبینن خاص مای امنو رفین هیزن سیاسی کردستانی روشالات کردستانی دا وی که تبینن که حرمت وی که دیرن رزیل فرارنگی ها دیرن حودن آریکاری که بتن و از باورم اوت شده که پیش روزی دا بر همی باشتر بینید. بله گلک سپاس در رزدار که مجید حقی رزدار که اقبال سفری به مجار گلکن بتایبت دم مرو باسی تایبت مدی شهید دکتر عبدالرحمن قاسملو که مرو دکاره هر علی کی و باس بکه و هر چقی کی شاخ کی دل دکه زیادتر دکه هولیدا لی بنا ما دست بک دباس کر گوری او روش کنها هی ل ایران و رجالات کردستانی بکره لجهانی جی بتایبت او کو زیادتی گریدای ما پرسا کرده پرسا سیاست وکی بیر بوچون و بیر حزر و نیرین شهید دکتر عبدالرحمن قاسملو بنا اخلاق کی تایبتی سیاست بنا فن کی فین سیاست بنا زانست کی سیاست بتایبت دما پرسا نتوی کرد ها دیپش او پرسا نتوی کرد بو اوکو برجمندی نتوی کرد بگشتی و کرد لکردستان مازن به همون شیوه لدیپلماسیا در و شهید دکتر عبدالرحمن قاسملو بباسته کرد سیاست نتوی کرد روشنها دیتنی دکتر قاسملو کرم کن. بله. باوری من دکتر قاسملو برد مجوی لدایک بونی خوی لدایک ببو. تجیشتنی او لسر بارودوخی سیاسی و کومالایتی نک فقط لکردستان بشی روشهالات یا لمملکت المحروسه یا نخین ولاتکانی دی کیف او تعداد جیابو وای دخواست که ملتی کی کراوه بد ملتی کی آزاد بد و بتوانه بخوی چارسری کیشکانی خوی بکات و چارنوسی خوی بدست بیانه و گرانوی دکتر قاسملو لهندران و ریبری کردنی حزب دموکرات و درهێنانی حزب دموکرات لەژێر ڕکیفی حزبی تودا یەکی لە ئەرکە هەرە بەردەستەکانی دکتر قاسملویە بە هەواڵەکانی دیکەش کەوابێت ئێمە ئەو سەردەمە دەبێ ئەوە بیر لەوە بکەینەوە ئەو بابەتانەی کە ئەو هێنای بۆ ناو حزبی دموکرات ئەگەر چی ڕخنەی لەسەرە دەبەرەوە ئامادەگی پەذیرشی نەبوو وەختی خۆی بەڵام مەسەڵەن یەکی وەکو هەر ئەو پرۆژەی کە مەسەڵەن سوسیالیزمی دموکراتیک کە ئێمە هاتین دیتمان بۆ خۆمان کە چوون بە تایبەتی لێرە لە ئەسکاندیناوی ئەو شیوە سیستەمە کار دەکا بابەتی لیستەی فیکس کە ئەو وەختە ئەو هەم کەهرایی لەسەرە بوو ئێمە هاتین دیتمان بە چاوی خۆمان و بە حضوری خۆمان دیتمان کە لیستەی فیکس چی یارمەتی دەرێکە لە وڵاتانی پێشکەوتووە لە دموکراسیکی بەربڵاودا ئەما ئەوەی کە ڕخنەی لەسەرە ئەوە بۆ کە کۆمەلگاکەی ئێمە و حزبەکەی ئێمە هێشتا پەذیرشی ئەوەی نەبوو چونکە زۆربەی هەرە زۆری کادری ڕاهبەری حزبی دموکرات هێشتا لەژێر تەئسیری شەڕی سەردی بینی دوو بلوک و شەرقی قەب ڕۆژاوە و ڕۆژهەڵات بوون یان ئەمریکا و رووسیا کە بەداخەوە ئێمە ئەو دەمە هێشتا ئەو فکر و بیر و هزرەی دواییمان نەبوو کە بیر بکەینەوە ئەو ئەنسانە بەڕاستی چەندێ لە پێشە و چۆن دەتوانێت هەم لە ڕێگای ئازادی بۆ دەستێنانی ئازادی لەو ئەزمونەی وڵاتانی پێشکەوتوو کاڵگوەر بگرێ و ئیمێژ ببینە خاوەنیەوە ئەمە دەجێگە خۆی بمێنێت بەڵام کە دێنەوە سەر شۆڕشی ژینا من پێم وابێت شۆڕشی ژینا نەکیە باز دەبازی بەسەر بابەتهای سنەتیدا داوە کە وەختی خۆی ئێمە دروشمان بۆ ئەدا یا هەتا ئەو سەردەما کە ئێمە زۆر جار باسی دموکراسیمان دەکرد لە ئێران ئەمانە بابەتێکن کە ئێمە ئەمڕۆ بە چاوی خۆمان دیتومانەوە دەیبینین لە ڕۆژهەڵاتی کوردستان ئێمە ئیتر ئیمڕۆژ
بە دوای ئەوە نین کە لە سەردا لە ئەلەبانەوە بۆمان دیاری بکرێت لە ناوەندەوە بۆیە هەر لە کاتی خۆیشتا نەمر پێشەوە قازی محەممەد باسی کوردستان دەکا و باسی وڵاتی سەر بەخۆ دەکا کەوابێت من ئەگە بمەوەی کورتی بکەمەوە دەڵێم دکتۆر قاسملوو ڕۆڵێکی یەکجار زۆر گرنگی بووە لە بە سیاسیکردنی کۆمەلگای خۆمان لە ڕۆژهەڵات بە بەرنامەکارکردن لە حزبی دموکراتی کوردستاندا بۆ بەرەو پێشبردننی خەبات بە شیوەیەکی دموکراتیک بەو شیوەیە کە مدی ڕوژ بووە ئەلان ممکنە ئیتر ئەو سەردەمە تێپەڕیوە و ئێمە گلەیی لەو سەردەمە ناکەین بەڵام ئێستا ئێمە دەبێت دەست بۆ لاوازیەکانیش ببین نابێت تەنیا بڵین ئەوە بوو هەر هەمووی بەلایەنی مثبەتە یەکی لەلایەنە منفیەکانی ئەوەی کە وەختی خۆی دکتۆر قاسملووی نەمر بە باسی دەکرد من بۆ خۆم لەو پلونومەدا بەشدار بوومە بە شادی هەموو ئەوانەی کردندون ئەوە مذاکرە بوو لەگەڵ جمهوری ئیسلامی لە حاڵێکدا ئێمە لە شۆرای ملی مقاومەتدا بوو کەوابێت ئەوە نازانم من پێم وایە ئەو زیاتریش تأثیری تەبلیغاتی قەرب و ڕادیو و BBC و ئەوانە کەوتبوو بۆیە وەختی ڕەفسەنجانی هاتوو بۆ دەورەی دوم بوو لە مەجلسەوە هاتە ڕێیس جمهوری و لە دەورەی دوم لە کرانەوەیەکی کرد و بە سەردار سازندگی ناویان برد بەداخەوە ئەو کاتە زۆربەی هەرزوری وڵاتەکانی ئوروپاییدا وەک ئێستا و ئەمریکای هەر بە هەڵەداچوون و ئێمەش حزبی دموکراتیش و دکتۆر قاسملوویش لەو پەیوەندیەدا بە هەڵە چوو هەر وەک دیتمان گیانێکی لەسەردانە کەوابێت دەتوانین ئێمە ئاوا دکتۆر قاسملوو بەردەستە بکەینەوە بڵێن کە دکتۆر قاسملوو سەرڕای ئەوەی کە زۆر ئازا بوو زۆر تێگەیشتو بوو زۆر بابەتی لە پێشدا پێشبینی دەکرد بەڵام بەو ئەندازەیش خۆشببین بوو و ئەو خۆشببینی و خۆشباوەڕیە وای کرد کە بەداخەوە جمهوری ئیسلامی بتوانێت داوێکی وا بنێتەوە کە ئەو نەمرە لە ئێمە بستێنێت من کوتایی بە قسەکانم بەو جورە دێنم دەڵێن حتا ئێستەی لە ڕۆژهەڵاتی کوردستان کەسێک وەک دکتۆر قاسملوو پەروەردە نەکراوە نە لە حزبەکانی سیاسیمانەوە نە لە کۆمەلگاکەمانە هەمانە ئینسانهایی زۆر هەڵکەوتومانەیە هەم لە دەرەوە هەم لە ژوورەوە بەڵام نەیان توانیوە هەم کاریزما بن هەم دیپلۆماتیک بن هەم بەڕێوەبەر بن هەم سکرتەر بن و هەم کەسێک بێ کە تێگەیشتنی لەسەر بابەتی سیاسی و کۆمەڵایەتی لە وڵاتانی دیکەیش بەو جورە بەرز بێت من بەو جورە قسەکانم بە کۆتایی هات و سپاسی ئێوە دەکەم gelek spas kake Iqbal rastî de ku ez zêde dem negirim û ez namena qesedanê û bîrûçûnî her mêwanekî bîrûçûnî taybetîxane û bi şîwekî çand hez dike wisa bo meselê diçe bo ku em zêdetir li demê mefahê werbikirin ez hez dikim mêwan zêdetir gotinê xwe bijin Rêzar Tuba Elyasî wekî kak Iqbal bas kir lêkekî li taybetmendiyê Şehîd Dr. Abdurrahman Qasimlû وەک ڕێبەرێکی ناوداری کورد و جیهانی ئەو پێشبینی وی بوون ئەوە کۆ gelek tiştên bûyerên ku paşê piştî demê dirêj piştî heta piştî terora wî derketine holê û gelek kes li dema xwe de tê nedigîşt ewan boçûna ewan dîtinên doktor bû sedemê ewe ku mirov niha ji şoreşa jin jiyan azadî de زیدەتر لەسەر وان فکرانە بسەکنە وان بۆچوونە وان دیتنا بسەکنە شۆرشە ژن ژیان ئازادی دا ژن ڕۆلێکی سەرەکە هەبوو ژن بخوا ڕێبەر بوو ژن بخوا مەدانێ دا بوو ژن بخوا پێشمەرگ بوو هەر ئەو تشتاک و دەمەخوادا شەهید دکتۆر عەبدوڕەحمان قاسملوو بە تایبەت لە ڕۆژێ جیهانیە ژناندا باس دەکرد زیدەتر سەر هێندەیە باس دەکرد و ژنا کورد و بێسە پێخوا بسەکنە ژنا کورد گەرە مەدانێ دا بە ژنە کورد گەرە زێدەتر بێ پێش te vê beşê de gotin gelekin çi dixwazî çi vê beşê de zêdetir bas من پێم وایە لە پرسیارەکەی پێشتری چا ئاماژەیەکی زۆر کورتم بەو جیهانبینیەی شەهید دکتۆر قاسملوو کرد پەیوەندی لەگەڵ عەداڵەتی کۆمەڵایەتی کە چەندێ بەلای دکتۆر قاسملوو گرنگ بوو ومانە بیر نەچێکە دکتۆر قاسملوو لە ڕۆژ ئاوازیا بوو و لە سەرڕای ئەوەش کە لە ڕۆژ ئاوازیا بوو لەگەڵ
ژنێکی شۆڕژگێر دادپەروەر، ژنێک کە ئەتوانم بێژم قوربانی لە ڕادەبەدەری هەم بۆ دکتۆر قاسملوودا هەم بۆ خەباتی نەتەوەیی گەلی کووردا، ئەویش خاتو هێلێن بوو. جا لەو ڕوانگەیەوە گەر تەماشا بکەین کە دکتۆر قاسملوو کاتێکە لەگەڵ ژنێکی وەکو هێلێن خانمە ژیانی هاوبەشی پێکردناوە، هێلێن خانمیش کەسێک لەو ژنێک بووە کە زۆر لەسەر بابەتی عەداڵەتی کۆمەڵایەتی پێداگیری کردەوە لە نووسینەکانی خۆیدا، لە بیرەوەریەکانی خۆیدا زۆر بەڕۆنی و ئاشکرا باسی ئەوە کاکە هەمیشە لە نێو حزبی دموکراتە هەڵوێستی گرتووە و بەتایبەتی لەسەر ڕەوشی ژنی کورد و ژنی تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەمیشە نیگەرانی خۆی دەربڕی و پێی وا بوو کە ئەوانە دۆخێکی زۆر نالەباردان. جا ئەمە من بۆ خۆم پێم وایە کە بێ ئەوەی بمەوێ لە گەورەی دکتۆر قاسملوو کەمەوە پێم وایە کە هێلێن خانمیش کاریگەری لەو بوارەوە لە بواری عەداڵەتی کۆمەڵایەتیوە ڕەنگە کاریگەری لەسەر بیر و بۆچوونی دکتۆر قاسملوو دانابێ. سەر ڕایەوە گوتم ئەوە بە واتایە نییە کە من بمەوێت لە گەورەی دکتۆر قاسملوو کەمەوە و بەڵام بمانەوێ نەمانەوێت کە هێلێنی هاوسەری یا بڵێم نەسرین خانمی هاوسەری کاریگەری لەو بوارەدا لەسەر بیر و بۆچوونی دکتۆر قاسملوو هەبووە. جا بگەڕێنەوە سەر ئەوەی کە هاوڕێیانی دیکە ئاماژەیان پێکرد بڕوای من نامەوێ زۆر بە وردی بچمەوە نێو ئەو بابەتەوە، ئەو باسانەی یا بڵێم ئەو جیهانبینی کە دکتۆر قاسملوو زیاتر لە 40 ساڵ لەمەوبەر پێداگیری لەسەر کردو و بەرجەستەی کردوێتەوە هەم لە نێو پرۆگرام و بەرنامەی حزبی دموکراتاوە هەم لە کردەوەکانی خۆیداوە هەم لە بۆچوونەکان و وتەکانی خۆیدا هەمووی ئەبینینەوە. ئێمە لە شۆڕشی ژنجیان ئازادیدا تازە بینیمان کە کۆمەڵگای ئێران بەگشتی و کوردستان تازە پەیان بەو خاڵە گرنگانە بردبوو کە دکتۆر قاسملوو 40 ساڵ لەمەوبەر باسی لەسەر کردبوو. جار بۆیە من بۆ خۆم پێم وایە کە هەروەک چۆن کاگەغباڵیش ئاماژەی پێکرد جیهانبینیەکانی دکتۆر قاسملوو ئەتوانی لەو ڕوانگەوە تەماشای بکەی کە زۆر کەس هەیە هەڵەکەون ئینسانی هەڵکەوتون لە دنیادا، بەڵام ڕەنگە لە بوارێکدا. بەڵام دکتۆر قاسملوو ئەتوانی بێژی هەم سیاسەتوانێکی بەتوانا بوو، هەم ئابووری زانێکی لێزان بوو، هەم کۆمەڵناسێکی زۆر بەتوانا بوو. لەباری کۆمەڵناسیەکەیوە ئەو بەڕەگ و ڕێشە کۆمەلگای کوردستان و کۆمەلگای ئێرانی ناسی بوو و زۆر جاریش ڕەنگە سیاسەتکردنی دکتۆر قاسملوو پەیوەندی بە خودی کۆمەڵناسی و مرۆڤناسی دکتۆر قاسملوو هەبووە. مەبەستم ئەوەیە کە زۆر جار ئەوەی کە ئەڵێن دکتۆر قاسملوو کەسێک بووە کە زۆر باوەڕی بە ڕیال پۆلیتیک یا سیاسەتوانێکی واقعبین بووە، ڕەنگە هۆکارەکەی بگەڕێتەوە سەر ئەوەی کە دکتۆر قاسملوو کۆمەڵناسێکی زۆر بەتوانا بووە، مرۆڤناس بووە و لە ڕوانگەی کۆمەڵناسی و مرۆڤناسیەوە زۆر جاری سیاسەتی کردووە و هەڵسەنگاندنی لە سیاسەتا کردووە. جار بۆیە من بۆ خۆم پێم وایە کە حزر و بیر و جیهانبینیەکانی دکتۆر قاسملوو بە دانیشتنیەک و بە پرسیارێک و بە وەڵامدانەوەیەک ئێمە ناتوانین بچنە نێو ناخی جیهانبینیەکانی دکتۆر قاسملوو، چونکە دکتۆر قاسملوو پێڕوانینەکانی پێویستی بەڕاستی بە لێکۆڵینەوەیەکی وردی ئەکادیمی هەیە کە هیوادارم ئەکادیمیستێنەکانی کورد لەو بارەوە هەرچەند کار کراوە ناڵێم نەکراوە، بەڵام هێشتای بە ئەندازەی پێویست لەسەر حزر و بیر و جیهانبینیەکانی دکتۆر قاسملوو بە وردی کاری ئەکادیمی نەکراوە کە ئەبێ بکرێ بۆ ئەوەی ئێمە بەڕاستی زیاتر دکتۆر قاسملوو بناسین و زیاتر لە جیهانبینیەکانی دکتۆر قاسملوو کەڵک وەربگرین لە خەباتی نەتەوایەتی خۆماندا، چونکە ئێمە هەتاوەکو ئێستاشی لەگەڵ بێ کە ئاوڕێک ئەدەینەوە لە وتەکانی دکتۆر قاسملوو
ئێستاشی لەگەڵ بێ کاتێکە گوێ لە هەر وتەیەکی ئەگری هەر شتێکی ئەگری بەڕاستی تازەگی هەیە بوت و ئەمە بەداخەو بێ ئەوەی کە بمەوێ لە کەسایەتی لە توانای سیاسەدوان و سیاسەتمەدارەکانی ئێستای کورد کەمەوە بەڵام ئێستاشی لەگەڵ بێت کاتێک گوێ لە قسەکانی دکتۆر قاسملو لە 40 ساڵ لەمە بەرەوە ئەگرین لەگەڵ کەسانێکی وەک ئەوانە کە ئێستا دوای 40 ساڵیش لەسەر هەمان بابەت کە قسەکەن قسەکانی دکتۆر قاسملو تازەگی پێوە دیارە بەڵام سیاسەتمەدارەکانی ئێستامان ئەو تازەگی پێوە دیار نییە جا ئەمانگەێنێ بەو ئاکامەی کە بێژین هەروەک کاک ئەغباڵیش ئاماژەی پێکرد بەڕاستی دکتۆر قاسملو زۆر پێش خۆی لەدایک بوو و بیرەکانی هەزرەکانی تێڕوانینەکانی ئێستاش و ڕەنگە چەند نەسڵی داهاتووی تریش هێشتای تازەگی هەبێ لە کۆمەلگای کوردستانە بەڵام ئەوە بۆ واتایە نییە کە هەروەک چۆن نەسرین خانمی هاوسەری ئاماژەی پێکایەژێ دکتۆر قاسملوش مرۆڤ بوو و لە کەم و کۆڕی بەدەر نەبوو خاڵی نەرێنی هەبوو ئەکرێت سەرڕای ئەوەی کاگەغباڵی شەر ئاماژەی پێکرد سەرڕای ئەوەی کە ئێمە ئەزانین دکتۆر قاسملو کەسێکی بێهاوتا بوو هەتاوەکو ئێستاشی لەگەڵ بێت لە نێو مێژووی سیاسی و ڕزگاری خوازی گەلی کوردە هەتاوەکو ئێستاش کەسێک نابینی کە بتوانێ ئەو کاریگەریەی دکتۆر قاسملوی هەبێ و ئەو تێڕوانین و جیهانبینی دکتۆر قاسملوی هەبێ بەڵام بەو حاڵشکە وەک بینیمان کە دکتۆر قاسملویش بێ کەم و کۆڕی نەبوو و ڕەنگە خاڵی وای بێ کە ئەگەر دکتۆر قاسملو بۆ خۆشی زیندوو بێتەوە بێژە ئەو خاڵم هەڵەیە بۆ نمونە هەر خودی دانیشتنی لەگەڵ ڕێژیمێکی تروریستی وەک کۆماری ئیسلامی ئێران بێ ئەوەی کە ئامادەکاری بکە بێ ئەوەی کە بە ئامادەکاری و بە سەرپەرستی کۆڕۆک و مۆگای نێودەوڵەتی ئەو کارە بکە ڕەنگەمەیەکێک لە خاڵە هەرە لاوازەکانی بێت کە ئێمە بتوانین وەکو خاڵێکی ئەمنی لە هەڵسەنگاندەکانی خاتو هلێن لە کتێوەکەی خۆیدا ئەڵێ کاتێک کە دکتۆر قاسملو بۆ ئاخرین جار وتوویەتی لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران لە دانوستاندام وتومە مێژووی سمکۆت لەبیر نەچێت ئەڵێ دکتۆر قاسملو وتوویەتی من پێم وتون کە من وەک سمکۆ سادە و ساکار نابم لە سیاسەتکردن لەگەڵیانە بەڵام بەداخەوە ئەبینین کە نەخێر من پێم وایە کە ئەو زەربەی لێماندرا ئەو ترۆرەی کە بەسەر دکتۆر قاسملودا کرا ئەکرێ یەکێک لە خاڵەکانی خاڵێکی لاواز بێکە هەتایە ئێمە ئازاری پێوەچێژین جار بۆیە من لەوە زیاتر با کاتەکە نەگرم هاوڕیانی دیکەش نەزەری خۆیان لەو بوارەدا دەربڕن gelek spas tem xweş bandine bî ew başdarên taza hatinî jûrên cor ve corê civakî de bi me re ne gelek xêr bên ser çawan spas bû ew ku bi teksî bi me re ne û bi teks beşdariya vê mijarê dikin Kakaku rêzdar Kakaku edeb huner çand û rêje û wişe yekek lewan aliyên taybetiyê şorişê ne û gelek rolê taybetî li şorişê de hebûn yekek lewan tiştayê ku aliyên ku Şehîd Dr. Abdurrahman Qasimlû jî gelek bayix didayê ew beşe nebû te vê beşê de çawan bû meseleyê diçî kerem kir تزانین چۆنە کەسایەتی دوتر قاسم کەسایەتێکی فرەڕەهەندە ینی ئەمە حقیقەتە من لە سەرەتای بەشەکەمی قسەکانم باسم کرد هێندێک ڕێک بڕێبەر هەن حاڵەتی ئەفسانەیی پێدەدەن لە واقعیدا خاوەنیش تایبەتمەندەکانی ئەفسانە بوون نیە ئەفسانە بوون نە بە واتای پوچێتی بەڵکو بە واتای ڕەمز بەڵامێکی ئەو هەموو تایبەتمەندیانە لە دوتر قاسملوودا هەبوو ئێستاشی لەگەڵدا بێت بە بۆچوونی من لە هیچ کام لە نخبەترین و تەڵبژێترین ڕاگیری کوردە هێشتا بەدی ناکرێت خۆوە کەس مقەسب نییە یعنی بەرخاڵ تایبەتمەندێک بووە ئەوەی کە جەزابێتی هەبووە هێزی ینی قەناعەت پێکردنی کۆمەڵێکەوە بە دۆری خۆیان هێندێک تایبەتمەندی لەودا بۆ لە کەسی دیکەدا نەبووە هەمانە هەموو وەکو باسم کرد شخصیەتی یا کەسایەتێکی کاریزماتیکیان لە دوتر قاسم پێکەوە خۆیی هەوڵێکی یەکجادۆری داوە بۆ خۆپەروەردەکردن من بەلەوەی کە بێمە سەر ئەو پرسیارەی وەڵامدانە بۆ ئەو پرسیارەی جنابر کاغەباڵ کە باسی فەرموو کورتە باس یا باسی سۆسیالیزمی دیموکراسی شتێکی باش وەڵام لە سەردەمی خۆیان نەبوو ڕاستە لە سەردەمی خۆیان ڕەنگە ینی خەتای بە بۆچوونی من
تاوانی دوتر قاسم نەبووە بە هەمووی تاوانی ئەوە بوو کە کۆمەلگا لەو ئاسە نەبووە کە دەرکی ئەو بکەن مەسە بۆ نمونە مارکس کە کتێبی کاپیتالۆژی نووسی لە ڕاستیدا تەجویزە ینی تەشخیصەکەی باش بوو زۆر باش بوو بەڵام ڕەنگە تەجویزەکەی لە وەختی خۆیان نەبوو بێ یعنی لە وڵاتی پێشکەوتوە پیادەی نەکردووە کێشەکەەوەی بەڵام بەر لەوەی کە دوکتۆر قاسم بە بۆچوونی من کەسایەتیەکی سیاسی بێ دوکتۆر قاسملو ڕووناکبیرێکی پێشکەوتنخوازی گەورە بووە ینی من چونکە دەیان چەندین نمونەمان هەیە بۆ ئەوەی کە ئەو ئەوەکو ئیدعا من باسیەکەم کە ببێت بە ئەمری واقعیا ئیسپاتی کرد یەکەم دوکتۆر قاسملو وەکو باسم کرد شارەزاییەکی زۆری بووە لە زمان و لە مێژووی وڵاتانی دیکە و لە ئەدەبیات و لە ئەفسانە و لە فلکلۆر پاشان پەیوەندێکی قوڵی لەگەڵ چین و توێژی نەکتەنا ڕووناکبیری ئێرانی و ڕۆژهەڵاتی کوردستان بەڵکو هەموو بەشەکانی کوردستان و دنیای دەرەوە هەم ئەوروپا ڕۆژەوە هەم ئەمریکای لاتین هەم وڵاتەکانی دیکە هەمە لە ڕاستیدا شارەزابوونی ئەو بەو چەند زمانە دەرگایەکی کردووەتەوە بۆ دوکتۆر قاسم کە شارەزایەکی باش هەبێ لە ئەدەبیاتی مەسەڵەن بۆ نمونە کلاسیکی فەڕەنسا ئەدەبیاتی کلاسیکی ئینگلیستان ئەمریکا ئەوانەی وڵاتانی کە بە زمانی ئینگلیزی ئەخوێن ئەوانەی کە بە زمانی ئیسپانیایی و پورتگالی و ئەوانە دەخوێن قساکەن ئەوانەی کە بە زمانی ڕووسی مەسەڵەن بۆ نمونە بەرهەمی وەکو تۆلستۆی و داڤایسکی و هەی دەیانشیری کە ئەمانە لە ڕاستیدا کۆمەڵی تایبەتمەندین ئێستاش بەداخەوە لە هیچ کام لە ڕێبەرانی کورد بەدی ناکرێت ئەمە حقیقەتە من ئەوە ینی ئەو کەسایەتێ لە جغزی حیزبایەتی دەبەمە دەرێ کابوو پەیوەندی قوڵی لەگەڵ ئەو کۆمەلگا بەرفراوانە یا با بڵێن ئەو چین و توێژە بەرفراوانە لە کۆمەلگای کوردستانی و ئێرانی و نازام ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەتا دەرەوە بۆ خۆی نیشانەی هزربوون و بیرمەندبوونی گەورەی دوکتۆر قاسملووە من ناڵێم هەڵەی نەبووە خودی دانیشتەکەەوە لە ڕاستیدا هەڵەیەکی گەورەی هەڵە بووە بەڵامێکی ئەبێ بەچێ پێوەرێک هەڵی سنگینی کاڵە بووە ئەوەش بۆ خۆی بابەتێکی دیکەیە کابوو چاو لە مێژووی مرۆڤایەتیدا هێندێ ئاسار هەن هێندێ بەرهەم هەن نەمرن مەسەڵەن بۆ نمونە کتێبی گڵگابیش ئێستا شەرەیە دوای نازانم چەند هەزار ساڵ پێش کتێبی ئیلیاد و ئەدیسە ئەوەی کە هۆمەر نووسوێتی 3000 و چەند ساڵۆ پێش کە داسان و ئەفسانەی یونان دەگەڕێتەوە کە ئێستا بناوەیەکی زۆر قوڵە هەیە مەسە بۆ نمونە ڕۆمیۆژۆلەتی شکسپێرە نازانم فاوزی گۆتە هەیە ئەمانە لە ڕاستیدا مەسە بۆ نمونە ئاسارهەیەکی ئەدەمی کە نابن دوتر قاتون بەمانە شارەزا بووە بۆیە زۆر ئاساییە پەیوەندیەکی قوڵی لەگەڵ ئەدیبان و ڕۆشەبیران بۆ ئەسەن نووسینی کوردستان و کورد یەکەم باوەڕ و بیرمەندی ئەو بە پرەنسیبی کودایەتی دەسەر بێ دووهەم چەندین جزۆن ئەمریکای دیکەی نووسیوە پاشان ئەندامی پێنی جیهانی بووە ئەندامی کارای کۆڕی زانیاری کورد بووە مامۆسای ئەدەبیات بۆ لە کولێ ئادابی بەردا پاشان لە بەشێکی زۆر لە شعری شاعرانی ئێرانی و کورد و عەرەب و هەتا بۆ نمونە فەڕەنسی ئەوانەی زانیوە لە ڕاستیدا ئەمە چەند بۆعدی چەند تەوەریان لە دوکتۆر قاسملو پێکێناوە و هەمیشەش پشتگیری لە ڕۆشنبیر و قەڵەم بەدەست و بیرمەند و بە تایبەتی و کەسانی کاری هونەریان کردووە کاری نووسیان کردووە کاری موزیکی خۆشویست و گوێی لە موزیک کردووە بە سەدان ڕەنگە بە سەدان شعری جۆراوجۆی لەبەر بۆ ئێستا ڕێبەرانی کورد بەڕاستی ناموێت لە زەحمەتیوانەکەم کردن بەڵام هەمویان خۆ ناتوانن مەسەن دەدانە شعری کلاسیکی کوردی بخوێنەوە چکۆ بەڕاستی پێویستە یا مەسەن شارەزایبوونی بە بەشێک لە زاراوەکانی زمانی کوردی هەمانە هەموو هۆکارێک بوون کە دوکتۆر قاسم نەکتەنها لە بازنەی سیاسەت و ڕێکخراوەی و حیزبایەتیدا بچێتە دەر بەڵکو لە بازنەی بیرفراوانیدا لە بازەی خوێندنەوەدا چونکە هەو کەسێک کە ڕۆمان ئەنووسێت لە ڕاستیدا لە هەموو دەرگایەک دەدا لە دەرگای مێژوو دەدا لە دەرگای سیاست دەدا لە دەرگای عەداڵەتی کۆمەڵایەتی دەدا لە دەرگای بەجیهانی بوون دەدا ئەو کەسەی بەرحاڵ بابەتێکی ئەدەبی ئەخوێنێتەوە یا ئەنووسێ یا بە هەر شێوەیە کە ئەمانە ینی کۆمەلگا چەندە ساحێبی میتۆلۆژی کۆن بێ لەبارەی ئەوەی کە بڵێن ئەدەبی فلکلۆری ئەدەبی نووساوە لە ڕاستیدا فانتازیای کۆمەلگا نیشان دەدا کۆمەلگایەک ئەگەر ساحێبی ڕابردووی ئەدەبی و هزی لەبێ من پێمایە لە فانتازی بێ بەشە بۆیە بەشێکی زۆر مەسەن لە شێعرەکانی گۆرانی لەبەر بووە شێعرەکانی نازانم ببوورە یەکەم کەس بووە کە
پێشەکێکی زۆر دەوڵەمەنی بۆ مامۆستای ئێمە نووسیوە ئەگەر لە سەردەمی کۆماردا لەقەبی شاعری یا با بڵێن ناودێڕی شاعری نەتەوەیەتی میلی بەهێمنراوە لە ڕاستیدا لە پێشەکی تاریک و ڕووندا زیاتری هێمن ناچاوە بە کۆمەلگای بەشیر و ڕۆشنبیری کورد خۆدەیان شیریکە بەداخەوە ناتوانین لێرە من هەموو شتەکان باسکەم بۆیە دوودر قاسملو لەو ڕێبەرانەیە کە لە جغزی مەکانی و لە بازنەی زەمانی خۆی تێپەڕیوە هەنی ئەوانەیە وەکو کە گوڵژە کە تەڵژمێرن ڕێگەم بەسەن گاندیەکێک لەوانە بێ ماندلایەکێک لەوانە بێ نازم مارتین لوتر یەکێ لەوانە بێت زۆر کەساری دیکە بۆیە دکتر قاسملو بەبێ ئەوەی کە ئەگراس بکەن بەبێ کە ئێغراق بکەن پێمە ئەگەرێکی بە شێوەیەکی منسفانە و بە شێوەیەکی ویژدانی لەسەر ڕەهەندە جۆراوجۆرەکانی دکتر قاسملو بکۆنەوە هیچی لەوانە کەمتر نییە ئەگەر زیاتریش نەبێت gelek spas kaka ku ez dizanim te diyarîkî taybetî bû bername ya îrojî heye gelo te dixwazî niha pêşkêş bikî bi alîkariya Kak Mecîd ya piştî qsedana Kak Mecîd eger te dem hebe تەچەوە دەخوازی ئەس حاضرم بلا کاک مەجید yani tu gelê lez nedî ناوی باش Kak Mecîd kerem ke Kak Mecîd tevê daviyê gutarek nivîsiya hel bo nêzûkî vê mijarê ve vê babetê te zêdetir basê stratejî û asû û pirsa Kurd kiriye betaybet girêdanê bîr û hizbên Şehîd Dr. Abdurrahman Qasimlû basê wê hêndê te kiriye ku Şehîd Dr. gelekî hewl daye ku pirsa Kurd bike pirsa navnetewî kerem ke gelek spas dixwazim venê bêjim ku Dr. Qasimlû yek li kêm rêberên Kurdan bû ku insanekî stratejîst bû û asûbîn bû yani bû Dr. Qasimlû meseleyê stratejî û meseleyê asûbînî zor girin bû li mesela peyandîdar mesela Kurda da sê têzê wê hebû ez bawerim ew sê têzînan behs bikin cela bîme ya yekê ku mesela Kurd meseleke navnetewî ye ya duduyê ku pirsgirêka Kurd li hemû beşên Kurdistanê peyandî bûye ku diheye û sê bê çareseriya pirsa Kurd rojhilata nawerast çica aştî û pêşveçûnê bi xwe nabît ewa ku mesela Kurd meseleke navnetewî ye peyandî bi bandorên peymanê navnetewî heye bercewendî welata heye her wek bizanim rojhilat nawerast di helkevteke coğrafiya taybet jeopolitika rojhilat nawerast helkevte taybet heye ku sê kişverên Asya Ewropa û Afrika bi hew da girê dit û Kurdistan jî ketiye navbera rojhilata navîn da ku şûndaniyekê gelek mezin heye li ser pêwendiyan wan sê kişvera yan sê qareya li rastî da ew peymanên ku hatî girêdayî bi taybetî peymana Lozanê û piştî peymana Sêrvê hatiye girêdanê ew peyman bûn ku kardانەوەکە زۆر یعنی چارنووسا gelê Kurd gelek diyar kir ber wê tî pirsa Kurd ne tenê pirseke navxweya Îranê pirsek navxweya Iraqê Sûriye û Tirkiye علاقه به پیوندی ناونتوی هست پرس ناونتوی بگور یاسای ناونتوی دا اگر پیمان که ناونتوی هاتی بیت جریدان لینا پیمان پشتی وی بیت جریدان او پیمان پشتی وی هاتی جریدان پیمان بری نحل وشاند بیتن او پیمان جی خواه ام بون منه بحثا پیمان لوزان او سروی بیتن به پیمان سروی دا که هاتی جریدان هات سوزدان که مافی کردا و که نتوی که بیت پاراستن پشتی چند سال رفراندوم بین کردن اگر خطی کردستانی سرخوبون خوب بخوازن او سرخوبون لالی ولات روجوایا او ولات کویت مشرعی که جهانی برن بیتا پجراندن لپیمان لوزان دا لسر مثلا سنورا لسر مثلا ایمانیت آینی و اولی لحریم بریا عثمانی هاتی بحث کردن لقد بحثوی اینه هاتی که پیمان سیور هاتی حل بشاندن برویتی او مثلا لوی چارچوا دیتنا قاسملو ده ام دشین بجن هنا مسئله حقوق نانتویه و ام دکارن جو بگیرد پرسکریت یا کرد لهمو بچه خود جریدای بهاید دکتر قاسملو ل کردستان و کرد بحثوی تیت کو اگر جبوک و کردستان سر خوبی به عالی کم دبی دو بشین کردستانی خاص مای باکور کردستانی دبیا بیت آزاد کردن دبر کدام دو بشین کردستان آزاد بون و اوانا چه وقت ما فی خود مختاری بیت تجارتیت خودگردانی آن فدراتی بیتن یکم خودی پلین یاساییه خودی پیدای حقوقیه دوباره حقوق نانتوی دا تن دیاری کردن وقتی که آنها هاتن دیاری کردن باندور سیاسی و باندور حقوقی آنها دبیت سببی که لسر بش هندن کردستان جی پیاندی بگیرید بروی که هر تم داخل وی که یک بش هندن کردستانی دا پشتیبانی لیدی هفت بیتن
لێ چارچووە مافی ناونەتەوی دا حقوق بینالملل دا ئەو دەخوازەشی کردیە کو چ بەش دەخالەتی لە بەشێن ددا نەکرد چونکە دەخالەتکردن لە بەشێندندا دەبە سەبەبی وەیەکی کو پەیمانە سەعەداباد کە ناوبەرە وڵاتی تورکیا ئیران و ئەفغانستان و عێراقیدا هاتیە جێریدان ئەوە بکەوتە هۆلێدا و بگۆر وەیەکی ئەو وڵاتانە دەکارن ئالیکاریە هەڵدو بکەن هەمبەری هەڕەشەیەن ئەمنیەتی ئەو هەڕەشەیەن کو یەکتیە یەک پارتیە ئاخەوانە بەلوتێت یعنی ئەو هوشیاری دەبین مەسەلا دی مەسەلا ئەوەتیە لە مەسەلا پێک نەهاتنە یعنی مەسەلا کورد پێک نێتن چونکو کوردستان هەم ینی سەرچەوەین ئەردی جەڵک زۆر هەنە سەرچەوەین ئەوەی زۆر هەنە vê goyê ku ekosîstema rojhilata navrast li yek hel diveşîtin tenê ciyê ku pîçekê hêvî têda heye hêviya jînetî de he Kurdistana eger pirsa Kurd li rojhilata navîn da nehête çareserkirin mesela şerên avê şerê ser birên dewlemendiyên jêrxwatî dibîte şerek ku hemû wan netewe hemû milleta tîn te Kurdistanê ku ew jî vê bibîte sebebekî ku çareseriya hemû rojhilata navrasta pêk bidîtin her li Kurdistana Kurdî da pêşbîniya wê kêtin ku li bo pêşeroja rojhilata navîn ya başa ku konfederasyoneke rojhilata navîn pêk bîtin ku Federasyona Kurdistanê beşek li wê bît ew hizra di sala 1962 da hatiye nivîsandin vê demê ku taze yeketiya Ewropa de hatin nivîsandin çünkü ew bawerî bi wê hebû ku prosa geşekirina abûriya cîhanî ve ew cîhanîbûna abûrî vê bicêtî ku yekiyên mezina abûrî dikarin li hemberî yekû de hem riqabetê bikin hem hewkarî bikin hem geşeyê bikin ber wê tê dema ku li sala 1988 da nameyê bo Xavier Prêzgûler dinivîsîtin vê de behsa wê kêtet ku dibî pirsa mesela Kurd bi awetê dadperwerane ve aştîxwazana bête çareserkirin ji bo ku rojhilata navîn aştî bixwe dibînin ez vê dibînim ku ew yek ji wan sebeba bû ku Qasîmlî hewl da ku sermaya civatiya dîplomatîk sermaya civatiya navnetewî ji bo Kurda çêket beşdarî de Sosyalist Internasyonalê peywendî girtin bi zankoya bi kesewetîn akademî û piştî şehîdketina wê jî gerîdana yekum konferansa Kurd hemû li wê çarçovê da bin û ez hîvîdarim em niha jî wek civata Kurd xasma ku navê goyê diaspora me gelek diasporayê dewlemend e diasporayê mezin e vê serdemê çi diaspora me nebû di rastî da em dişên bi civak çêkirina di rastî da diasporayê bîtin ku em sermaya navnetewiya sermaya civatiya navnetewî bixwe zêde bikin ji bo ku em pirsgirêka xwe wek pirsgirêkê navnetewî berçav bikirin û bidine ber çareserkirinê gelek spas kek mezî dem xweş te hinek bi lez got mola te ava bi rastî dema me dema ku me bû bernamê danî em lê derbas bû me hez kir Rebîna Kurdî dibêje kurt û poxt hinekî li ser vê mijarê wê babeta taybetî bisekinin Rûzêdar bi vînerê xwe jî newastînin û dîsan spas bo vînerê ku bi me re ne be taybet bi teks başar dibin zûrtir bi me re hewxemî kirine basê silav rêz bû şehîd şandine û silav rêz bû mêwan şandine kek iqbal yekek levan bi rêzên ku li sosyal medyayê de beşdar bûye tiştek sebaret bi te rêzdar gotiye eger ez bikarim bixwînim dibêje درود کاک اقبال کاش هر وا زمان و زاراوه لای ویمان قصتم بکربا و گرد ریز و احترامی فرن اوا برادرك او تشتا بو تاني وسيا يعني تاني اواني وسيا بو كاسي كده تشكيو صاناني وسيا اجي بي برادري مخازيته بزاراوه شيريني خاش خا قسكر ولا او مجار تاني او مجارنا مجار ديج ما يهب نها ابو اريكاريا و كاكو دياريك بو برنامه هيا بلا اوی دیاریا خواهش کشکه که کو کرم کن زۆر سپاس دیارم زۆر بە کورتی دکتۆر قاسم و بەداخەوە دوایم ینی مەرگەکەی زۆر ناخۆش بەڵام ڕاستیدا پاش مەرگی خۆیشی کۆمەڵێک شعر و ڕۆمان و چیرۆکی لە ئەدەبیاتی بەرگری کووردا تۆمار کردووە شاعرانێکی زۆر ناسا و شێران بۆ نووسیوە مەسەڵەن بۆ نمونە شێرکۆبێکە شعری بۆ نووسیوە ساڵە دیلان شعری بۆ نووسیوە نون ئەحمەد شعری بۆ نووسیوە جەلالی مەلەکشا کۆمەڵێکی زۆر حەسیب خەلەداغی بۆیە من شعرێکی کوتان بەشێک لە قەسیدەی دووناودون کە لە ئاینی یاریدایانی نەمر دەخوێنمەوە بەشێک لەوە هەڵبژاردۆ پێشکەشانی دەکەم نیگا تیشک و تیرۆژی ڕێن سینگت تژی لە ئەستێرە ئاسمان بۆ شەو جێناهێڵن
نەکا شەمشەمە کوێرەی ترس تریفە لە مانگدا ببڕن لە خەرمانەی بیری سەوزت مانایەک بۆ وەرزی وەرین بەدی ناکرێ ئێستاکەش هەر سینگ پڕ لە گمەی سۆزی کۆترێکە سرود بۆ ڕێی هەتاو دەچڕێ ئایەندەت لە کۆڵە پشتی پێشمەرگانەی کەژ و چیا حەشارداوە نەباشم شێر سینگی لالەی پێدەشتی خاک هەڵبدڕێ بزەت هێندە بەنێو داوی پڕ لە ڕاوی چنراوی خەم سینگی بەفری ئاوپڕژێن کرد بە هەزاران وردەکانی لە ئەوینت ناخیان تەقی و بڕوا مەمکی چیای چەکان ئەی قاسم لو تۆ هزرێکی لە خوڕایی سینی ڕووبار پێدەشتێکی لە سەوزایی باڵای مێژوو لە تاریکی بەختی ئێمە تیشتی تیژی چاوەکانت بروسکەیە لە گەورەیی خاک شەرمی کرد حەشارتدا بۆیە باڵات لە ڕێبازت هەر لووتکەیە بەو بزەیەی کە وەک هەنوێن ڕێژاتە سەر لێوی ژیان مەرگت بەزان ڕابردوش نەی شاردیتەوە هەر بۆیەکە بە ئێستادا تێدەپەڕی و دەچیتە نێو گلێنەی چاوی داهاتوو سپاسانەکەم دەست و دەمخۆشکێک کاکوە ڕێزدار هەربژی سپاس بینە ڕێزدار بینامە گوتی ئەم دەمە بەرنەمەخوا دەرواز بوونە ماوەسادانی بوو 45 دقیقەدا ئەم خلاصکن کێمترژی لێ ئەوە سەعاتێک تژی بوو قسا داویە پرسیار گەلێکن گوتن گەلێکن لێ ئەس پرسیارە داویە یا گوتنە داوی حەزەکەم هەر بەڕێزێک خوازە وسا بە کورتی یعنی کێمتر لە دقیقاکی دەگوتنی خوا بێژە ئەگەر گوتنێک حەز دەکە بێژە دەبێ پەیوەندیە vê مژارێدا vê بابەتێدا ئەمێ دیسان بە کاک ئەقبال دەست پێ بکەن ئەس باوەڕ دەکەم کاک ئەقبال بێ جارەیە بەزارەوە کەرمانشایی بێژە کەرەم کەکا فرە سپاس کاک مێران فرە سپاس ئەو هاوڵێتیە لیچمانە کە داوا کردین من و زاراوەی خۆمان قسە بکەم ئەو زاراوەی کرماشانی نییە زاراوەی کوردی خوارووە کە بەشێکی لە ڕوستانە و بەشێکی بکرماشان بەگشتی و ئیلامیش و هەتا چوتوە بەسترە و بەدرە و جەسام و خانەقین و تا نزیک کەلاریش بەو زاراوە قسەکە من دوایین قسەم وەی جورەتەوە بکەم کەویشم ئەو کەسەلەی کە گیانیان بەختکردنە لە ڕێ ئازادی کورد و کوردستانە لە ناو دڵی ئیمێژیان و هەرگز نامرن یاد گشت گیان بەختکردگە لە ژێ ڕزگاری و سەربەخۆیی کوردستان هەر زنێ بوت گەلێک هەر بژین ڕێزدار تو بە خانم کەرەم کە سپاس کاک مهران دێرە منیش تەنیاوەیەژم کە دکتۆر قاسم لو ئەتوانم بێژم بە مەرگی خۆیشی شۆڕشی خۆڵقان و ئەتوانم بێژم کە لە دوای مەرگی بە هەزاران هەزار ڕۆڵەی ئەو میلەتە بە یاد و ناوی دکتۆر قاسملۆ بیر و هزری نەتەوایەتیان تێدا دروست بووە و ئەو بیر و هزری نەتەوایەتی کە دکتۆر قاسملۆ ڕێبەرایەتی کردووە دڵنیام هەتا گەیشتن بە ئامانجەکان کۆتایی پێنایەوە ڕۆژ لە دوای ڕۆژ ئەو بیر و هزرە بەرفراوانترە بێوە ئامانجەکانی دکتۆر قاسملۆ هەموو شەیدانی ڕێگای ڕزگاری کورد و کوردستان زۆر زۆر دڵنیام کە زۆر ناخیانەوە دیدێت سڵاو لە ڕۆژی پاکی دکتۆر قاسملۆ هەموو شەیدانی ڕێگای ڕزگاری کورد و کوردستان گەلێک سپاس دەمخۆش هەر بژی ڕێزدار کاک ئاکو کەرەم کەم زۆر زۆر سپاس دکتۆر قاسملو بە بۆچوونی من بزوتنەوەی کوردی هەم لە بواری حزبی و فکریەوە و هەم لە بواری ڕێکخراوەی و نۆژن و مۆدرنیزە کرد بەو هیوایە کە ئامانجەکانی دکتۆر قاسملو کە بەشێکی زۆری لە کوردستان و کوردا هاتووە بە هاوکاری و تەفاهم و یەکگرتن وەکو چۆن دکتۆر قاسملو کۆکەرەوەی دژبەرەکان بوو کە دژبەرەکانی کورد مەبەستمەوەیە کە دژی یەکەن بێنە پاڵێک و پێکەوە ئامانجەکانی دکتۆر قاسملو سەدان و هەزاران شەهیدی ڕێگای ڕێبازی ئازادی کورد و کوردستان بەدی بێن و سوپاس بۆ بەرنامەکەتان و دەستان خۆش بێت هەر بژی دەمخۆش کاک مەجید کەرەم کە بەڕێز
دنگیتا قطع كاكمي المزيد برای هر چیزی دلک سپاس بو پیتیانی ناوی برنامه دا دراستی دا دکتر قاسملو لتر خباتی دا بیشتن کرد نتوا هری زحمته کو بو رخصتنی بخوشی آنها وی گوی کرد دلک بشیوه سیستماتیک دلک بشیوه رخصتنی هاتنی رخصتنی تنتنی تیماسیو ما وکو ما یجتنی نه جبوك ام بدي انا ارمانجي نتوي خو جبوك الروح شهيد ما شاد بيت جبوك نفشن بشروجا ما زيادة شهيد ندن او دردن كو نفشن ما نفشد بري ما كيشوا هوجي محمو هاو بدلن حزب سياسي كرد جواتن سياسي جواتن مدني و چالاکوان کرد همون چارچوبا پلتفرم هاوبش هاو بدلن جبوك ام بقاربن خبات خدی کرد لروشلات کردستان و هیودیان بده بشیدین کردستان بدهن آرمانجیت خو جلک سپاس جلك سپاس تماشون انهجار میوان رهزدار بمربون لسر بجار تایبتی جه دکتر قاسملو و حتان شورش جنجیان آزادی بیرو هزرو بوچونو دیتنی نرین شهید دکتر عبدالرحمن قاسملو لناو دل خلکی ده هر زندینه پشتی 34 ساله شویدی جی لمهابات لباجار مهابات خلکی دیسا کرنا غازی شهید دکتر عبدالرحمن قاسملو ریو ریبازاتا بردوامه بینر رهزدار جلك سپاس او کو بمربون او برنامه جاری دکتر میدیای جینا میدیا و باریکاریا کانال ما 24 انتوهات پیشکش کردن سپاس بو هاوکاری و پشتیوانی واجی هر بجین و سرکتی بن حتی نمجار کردن لبورستانا پاریسی سرشی گنابو قادری رئیس حالک در امچون زیارتا مستوی خواه لبرسری قادری لمدنيرين وحابب كيان بحالي دنياي دماكي أزوي وجوب Shit.